باز لە چیرۆکی شەوانەکەین بۆ مناڵ با بزانین گرنگی گێڕانەوەی چیرۆک لە شەوا بۆ مناڵ خۆی لە چیا ئەبینێتەوە چەندە گرنگە دایک و باوکانی ئازیز ئەو کە شەب ڕەخسێنن بۆ مناڵەکانیان شەوان بۆ نمە بەدەم ئەو چیرۆکە جوانانەوە بیان خەوێنن کە بۆ دنیای مناڵ گونجاوانەوەکو بە دیار ئەم ئامێرە زیرەکانی کە هەیە چونکە ڕەنگە زۆر کات مناڵ ئیتر بە دیار ئەم ئامێرە زیرەکانەوە خەوی لێ بکوێ با بزانین جیاوازی ئەوەی کە مناڵێک بە دیار ئامێرێکی زیرەکەوە بخەوێت لەگەڵ ئەوەی کە چیرۆکێکی جوانی تایبەت بە دنیای مناڵان بێ خۆی لە چیابینێتەوە ئەم بابەتە گفتوگۆکەین لەگەڵ مامۆستا ئەمین سەپان کە بەڕێزیان پەروەردەکارن و هەروەها شاعیری دنیای مناڵن مامۆستاگیان سڵاو لێبێ و زۆر بەخێر بێ کاکە هەرۆدا دەلانە بەخێر بێ سەر چاوان ئەوە فرسەتان هێناوە باردووکتانەوە بەخێر بێ سەر چاوان خۆشحاڵین کامڕۆ لامان ئامادەی خۆم بە قەرزاری کورسا دەزانم چونکە ماغانە و ژاری وایە هەفتانەیش بەسەر مەکەنەوە ئەگەر بتوانم بەرامبەر بە خوێنەر و بە بەرامبەر بە بینەر کەنێنێک لە دنیای پەروەردە و فێرکردن و چیرۆکی مناڵان و ئەدەبێ مناڵانە پڕ بکەوە ئەوەش ئانازی دەستەکانە خۆش بە مامۆستاگیان کورسات ماڵی خۆتانە با دەستپێکی گفتوگۆکانمان لەوە دەست پێ بکەین چەندە گرنگە دایک و باوک لە تەمەنێکی زۆر مناڵیەوە گرنگی بۆ بابەتانە با کە تایبەتە بە دنیای مناڵ بۆ نمونە شەوان بە دیار چیرۆکێکی جوانەوە بخەوێنە یاخود لە هەندێک کاتە ئەو هۆندراوە تایبەتانەی کە تایبەتە بە دنیای مناڵ پێشکەشی مناڵەکانیان بکەن ئەمانە چەندە گرنگن دایک و باوک پێڕەوی بکە مامۆستا خۆی پرسیارەکە پرسیارێکی دەوڵەمەندە من وا بۆی ئەچم ئەگەر دایک و باوکمان وەکو گوێ ئاگردانەکەی داپیرە و باپیرە حەز بەوە بکەن کە پێش ئەوەی بخەون پێش ئەوە ئەمان دەستکەن بە چیرۆک هەرچەند چیرۆکەکانی ئەو سەردەما زیاتر پیانەوتن چیرۆکی ئەفسانەیی ئێتر شەمە شەو لە بانەوەمە دێ و درنجۆ و ئەمە نازانم چییە بەڵام چیرۆکی زۆر چاکیشی تیا بوو کە سەرنجی مناڵی ڕائکێشا بۆ ئەوەی وردە وردە وای بوو لێ بکە کە ئەو خەوەی ئەیکا خەوێکی خۆش بێ بچێتە دنیایەکەوە کە ئەوی دنیای خۆشببختیە بۆ مناڵ چیرۆکەکان وێنەی تیا بوو مامۆستا ئەو وەختە چیرۆکەکان وێنای تیانە بوو یعنی بۆ نمونە کە باسی شتێکیانەکەیان شەو لەبان منداڵەکە بیریە کردە و وێنایەک بۆ ئەم بابەتە بکە خۆی ئەم شەو لەبانە هەر بانگردێنەکەی خۆ بانگردێنەکەی خۆمان بەڵام لە دنیای منداڵیە دنیای بیری بەڵام ئیتر ئەو کات و ساتە بە تایبەتی لە زمانی ئێمەیشە هەم ئەمە بوونی هەبوو ئێستایش هەر بوونی هەیە بەڵام بڕواڵەتێکی کە باش بڕواڵەتێکیکە لەبەر ئەوە من وای بۆ ئەچم کاڵێن شەولەبان کاتێکە بان ئەگێڕن زرمەزلیەکی زۆر ئەکات ئەمە نایەڵێ مناڵ بخەوێ ئەگەر بخەوێ ئەگەر نەخەوی ئەچمە سەربان شەولەبانەکە بۆ ئەگێڕم یعنی بۆ ئەدێکی کۆم باڵێن پەروەردەییشی هەبوو تەمان ینی بۆ ئەدێکی پەروەردەیە ئێمە کاتێک کە دادەلانە خەتخەتێنی کردووە و ئێمە قەلفریۆمان کردووە خۆ ئەمە کەلتورێکی زیندوی نەتەوەییە کە زۆر جار ئاری نەژادەکان هەمویان بەشدارن لەم کولتورە کاتێک کە باسی خەتخەتێنەکەین خۆ خەتخەتین بریتیە نییە لەو چەند خەتەیکەوە هەیە بریتیە لەوەی کە ئەو کات و ساتە هۆی ڕوونکردنەوە نەبووە بڵێ وا بڵێن وەسائلی ئیزاح نەبووە بۆ ئەوەی کە مامۆستا یاخود دایک و باوک مناڵ فێری ئەوە بکات کە ئەمە ڕاستەهێڵە ئەمە چەماوەی کراوەیە ئەمە چوارگۆشەیە ئەمە لاکێشەیە ئەمە بازنێ ئەمە چەماوەی داخراوە هاتوون لە ڕێگای خەتخەتێنەوە ئەمانە عالم بوون ئەبێ ئێستش ئێمە لە قەبرەکەیشا دەست بە سنگەوە بگرین بۆیان چونکە ئەوانە پێشینەی ئێمە بوون باشە
توانیوانە ئەمینێک و هاوڕێک و دادەلانەیەک و هەزارانی کە پێ بگەین بە شێوەیەکی ڕاست و دروست بتوانن خزمەتی میلەتەوە و نیشتیمانەکەیان بکەن. ئەوان هاتوون ئەمەیان دروست کردووە. هەم مناڵە ژیکەڵەکانمان هەر لە پۆلی یەکەوە هەتا ئەگاتە سەرۆتریش ڕم بێ ئێوە بزانن لە ناوەندیشە ئەو شتە هەر باو بووە. ئەم بەردەی هێناوە خستوێتی ناو چەماوەی کراوەیەوە چۆ بۆ بازنەکە و بازنە بۆ ئەوە ئەمانەی هەموو لە ڕێگای چیرۆک و یان لە ڕێگای شعرێکی مناڵانەوە ئەمەی فێری مناڵەکان کردووە. ئەمە گۆشەی وەستاوە، ئەمە گۆشەی کراوەیە، ئەمە گۆشەی تیژە، ئەمە گۆشەی وەستاوە کە 90 پلەیە، ئەوە کراوەیە لە 90 زیاترە، ئەمە تیژە. لەبەر ئەوە ئەم کەلتورەی ئێمە لەوەیە بۆ مناڵ و بۆ لە کاتی شەوانە یا لە کاتی ڕۆژان هەمویان پەروەردە بوون بۆ ئەو مناڵانەی کەوا ئێستا هەموو تەکنۆلۆژیایك ئامادەیە بۆ ئەوان و کەچی ناگەینە ئەو مەبەستی کە ئێمە ئامانەوێت. باشە مامۆستا تایبەتمەندی دایک و باوک ئەوەی کابێتە جێڕەڕەوەی چیرۆک ئەبێ چ تایبەتمەندێکی تیاابێ؟ یعنی پێش بەردامەکە قسەیەکی زۆر خۆشە کەورەتە دایک و باوک دەبێت چیرۆک بۆ منداڵەکان بگەڕنەوە ئەیکە چیرۆک بۆ میژێڕێتەوە ئەوەیە یعنی ئەبێت گەورەش پێویستی بە چیرۆکەیە ئەبێ ینی گەورە لە پێشا پێویستی بە چیرۆک هەیە. گەورە هەڵگری ئەو پەیامەیە چۆن پەروەردەی مناڵەکانی ئەکات بە چیرۆک بە ئۆپەرێت بە کەلتوری نەتەوەیی ئەبێ ئەو لە پێشە قاڵ بوو بێت بۆ ئەوەی بزانێت کام چیرۆک هەڵ ئەبژێرێ پەروەردەیە، زانستیە، کەلتوریە، نیشتیمان پەروەریە، خۆشەویستی نەتەوەیە ئەوە بکە بە گوێی مناڵەکانی تا ئەو چیرۆک وەرنەگرێ ڕەنگە نەتوانێت بجێڕێتەوە. ئەگەر ئەو کارا نەبێ بەتوانان نەبێ کەسێکی پەروەردەکار نەبێ خزمەتگوزاری خێزان و مناڵەکانی نەبێ دڵسۆزی ئەوان نەبێن چی بۆ ئەم ئەخوێنێتەوە لەوانەیە چیرۆکێکی ترسناکی بۆ بخێنێتەوە لەوانەیە باربی و بێرنی و سپای دەرمانی بۆ باز بکە کەواتە ئێمە لە گەورە ئەبێ پێشەنگی مناڵەکان بێ ئەبێ ئەو لە دنیای چیرۆکی مناڵان و ئۆپەرێتی مناڵان و شعری مناڵانە قاڵ بوو بێ ئینجا بتوانێ چی پێویستە بۆ قۆناغەکانی تەمەنی مناڵی بۆ دایەنگا چی پێویستە بۆ باخچە چی پێویستە بۆ سەرەتایی چی پێویستە بۆ گەورەتر چی پێویستە لەبەر ئەوە ئێمە ئەبێ لە پێشە بە گەورە دەست پێ بکەین ئەنجا وردە وردە دابەزینە ناو دنیای پڕ لە جۆش و خۆشی مناڵان ئەبێ مامۆساش هەروە بێ باشە مامۆستا ئەو چیرۆکە جوانانی کە هەیە تایبەتە بە دنیای مناڵان کە نووسرانی وەکو بەڕێستان ئامادەیان کردو بۆ مناڵ چەندە گرنگە لە کاتی گێڕانەوەیە بۆ نمونە تۆنی دەنگەکە شێوازی خوێندنەوەی ئەو چیرۆکە بۆ مناڵە تا چەند کاریگەری باشتر دروستەکە بۆ نمونە کارکتەرێکی تایە کە تۆوا پێویست کات تۆنی دەنگی خۆت بگۆڕی وەکو ئەو کارکتەرەی لێ بکەی ئەمانە تا چەند کاریگەری ئەرێنی لەسەر خودی مناڵەکە دروستەکە دواتر بەرزی نزمی دەنگەکەش شێوازەکان بەڵێ زۆر گرنگە یعنی پرسیارەکە زۆر هەڵئەگرێ بە چ شێوەیەک تۆ ئەتوانی ئەو چیرۆکە بخێنیتەوە یا باز بکەی یا بژێڕیتەوە بۆ مناڵ بە چ شێوەیەک ئایا ئەو مناڵە برسێتی ئاگای لە تۆی نییە بەتەمایە خواردنێکی بۆ بێ و ئەیندێ ئایا ئەو مناڵە تووڕەیە شەڕەنگێزە چ چیرۆکێکی بۆ ئەخێنیتەوە بۆی باسەکەی کە ئەوە ئارام بێتەوە ئایا مناڵەکە خەواڵووە تۆ چیرۆکی بۆ ئەخێنێتەوە ئەوە ئەزانێ کای کۆی بە باگەیت و بەچی بزانێت دایک و باوک منداڵ چۆتە نێو چیرۆکەکەەوە من نمونەیەک ئەجێڕمەوە ئێمە مناڵێکمان هەیە
شەوان چیرۆکی بۆ گەڕمان جا ماوەی وای لاتبووی دەبێ من چیرۆکەکە بژێڕمەوە وای ئێمە دابنیشنیە یان باوکەوتی لە تەنیشتەوە جۆمان لەو بگرتا چیرۆکەی بژێڕاتەوە بە ڕویای خۆش تێوت هەبوو نەبوو چزانە ماسیەک هەبوو بەشیلەیەک هەبوو وای کرد شتی دروستە کرد ئەمە دەرەنجامی ئەوەیە کە تێبگەی کە منداڵەکە چۆت ینی ڕۆ چۆتە ناو چیرۆکەوە یان نە ئەو ڕێگە بێ بەڵێ هەر بۆی بژێردن من زۆر ئالوودەی مناڵم باشە یعنی ڕەنگە ئەگەر ڕۆژێک مناڵ نەدوێنم داەنگێ نەگەڕێم باخچەیەکی مناڵان میوانداریم نەکات شعرێکی مناڵان نەنووسم ئۆپەرێتێک بۆ مناڵ دانەنێم ئەو ڕۆژە ئەڵەی شتێکمون کردووە چونکە خولیامە ئەمە ئەنجا باوکو و دایکیش کە هاوسەرگیری ئەکەن بەرهەمی ڕەنجی ئەوان ئەو خەڵاتە خوایەیە کە خواوەن بە پەخشندەی خۆی ئەیا بۆ یا بە خێزان مناڵ بۆ ئەوەی خێزان ئاسوودە بێت چونکە مناڵ ئاوەدانی ماڵە ئەگەر مناڵ لە ماڵان نەبێت لەوانەیە کار بگاتە ئەوەی ئەوەنە ئەو دایک و باوکە سەیری یەک بکەن لە یەکتری بێزار ببن جا ئەوە بۆتە پایەیەک بۆتە کلێنێک بۆ ئەوەی هەر بە پێکەنینێکی ئەو ئێوە بەهشتان پێ عتا ئەکرێ و بە کوڵوزانەوەیەکی ئاگری جانمتان بۆ تاو دەدرێ جا کامیان خێزانی هەڵی ئەبژێرێ بەهشتەکە دنیای مناڵان بەهشتی سەر ئەم ڕووی زەمینەیە باوەڕ بکە ئێستاژ من پاشەبەرەکانم گۆرانی نازانم هەر لە خۆمەوە کۆمەڵێ شت ئەڵێم کە ئەو وا بزانێ من ئەو ئەلاوێنم لەبەر ئەوە گرنگە با مەستا مناڵ خۆی چیرۆک بگێڕێتەوە بۆ نابێ بۆ نابێ تۆ ئەو چیرۆکەی بۆ ئەگێڕیتەوە بە شەرتێک ئەو چیرۆکە سەرنجی مناڵەکە ڕابکێشێ وای لێ بکە هیچ نەبێ نیوە و نیوەچڵ بیگەڕێتەوە کە کاتی ئەیگەڕێتەوە تۆ بۆت هەیە ببی بە پێشەنگ وردە و وردە هاوکاری بکەی بۆ ئەوەی چیرۆکەکە بە تەواوەتی بگەێنێت گەرنا ئەو چیرۆکەی کە تۆ بۆ ئەوی بازەکەی ئەگەر ئەو وان لێ نەگەی کە لەبەری بکە هیچ نەبێ بیگێڕێتەوە هەر پێ بە هاوڕەکانی بڵێ بڵێ ئەمڕۆ ئەم شەو باوکم چیرۆکی بۆ گەڕامەوە ئەوانەڵێن چیرۆکەکە کامەیەت ئەو پێڵێ ئەمە چیرۆکەکەیە ئەویش ئەڵێ وەڵام منیش بە باوکم و دایکم ئەڵێم شەوانە چیرۆکم بۆ چونکە ئەویش نوعێکە لەوەی کەوا هانی مناڵان با ئەوانەی کە باوک و دایکەکانیان چیرۆکی و شعر و ئۆپەرێتی پەروەردیان بۆ ناخێنەوە ئەوانی ژوارێ بکات لە ڕێگەی هاوڕێکانەوە داوا لە دایک و باوکیان بکات کەوا چیرۆکیان بۆ بجێڕنەوە باشە مامۆستابا تۆزە قسە لەسەر ئەوە بکەین بۆ نمونە جیاوازی چیرۆک خوێندنەوە لە ڕێگەی ئامێرێکی زیرەکەوە بۆ لە ڕێگەی ئایپادێکەوە لە ڕێگەی مۆبایلێکەوە لەگەڵ چیرۆکێک کە تۆ بۆ نمونە لەمسی ئەو کتێبە بکەی کە بەدەستەوەیە چەندە گرنگە بۆ مناڵ بۆ نمونە ئاشنایکەی بە کتێبەکە نەوەکو و چیرۆ خوێندنەوەکەشی لە ڕێگەی ئامێرە زیرەکەکانەوە بێ ئێمە نامانوێ مناڵەکان لە کۆڵی خۆمان بکەینەوە مامۆستان نابێ وا بکات ئەو 45 دقیقەیە کە لە ژوورەوەیە وا بە زووترین کات کارێ بکە خۆی ڕزگار دەکات لە دەستی دنیای پەروەردە و فێرکردن و کەلتوری نەتەوەیی و ئەمانە لەبەر ئەوە ئەو مامۆستایە ئەو دایک و باوکە ئازیزە ئەبێ بزانن کە لە چ کاتێکە و کام چیرۆک هەڵ ئەبژێرن وەکێ چی چیرۆژە دەوای دەردی ڕۆژانەی ئەم مناڵەیە ئەنجا ئەوادەین بەڵام بەداخەوە ئێمە ئێستاگێ لەو بازاڕا بە هەزاران چیرۆکی مناڵان کتێبی مناڵان ئۆپەرێتی مناڵان لەوەیە ئەم دایک و باوکە ئەم مناڵە ناباد کتێبێک هەڵ بە پارە دوان بە خۆڕایی مەساتە
ڕاست لە شاری سلێمانی ئێمە وردە کتێبخانەکان داخرێن بۆ چونکە ئەمایە قەواڵی بەختی ئەم میلەتی ئێمە جاران کتێبخانە ئێستا کتێبخانە بەلاوە نراوە بەم مۆبایلی من دنیایەک شت هاتۆتە ناوی هەر بمانەوێت چیرۆکێک یا کارێکی پەروەردەیی کە بگونجێ لەگەر هەست و بیر و هزری مناڵانە شتێکی گەیەتە پێشەوە کە ئەودا ئەپۆشێت لەبەر ئەوە ئێمە ئەبێ سنوورێک بۆ دنیای تەکنۆلۆژیا دابنین. ئێستا چیرۆکەکان زۆر جار لە ڕێگەی تەکنۆلۆژیا و یوتیوبەوە لێ ئەکرێ بۆ مناڵ وڵی گوێی لێ بگرن ئەمەش زیانی خۆی هەیە مامەستاوایە ڕازەکەی ئەوانە ئەو چیرۆکانە ئەو دایناوە ئایا سانسۆرێگەیە لەسەر ئەوەی ئەو چیرۆکانە ئەگونجێ ئەم لە یوتیوبا بڵای و کاتەوە یا ئەو چیرۆکەیە کە بێرنی پیشان ئاو کە ئەمە باڵارێکە شەڕەنگێزە و ئەمانەیە باش نییە ئەو شتا باشە مامۆستا تۆ چیرۆکی زۆر جوانەیە هۆندراوی زۆر جوانەیە بابەتی زۆر جوانە هەیە لەسەر دنیای مناڵ ئەمڕۆ هیچ شتێکە ئامادە کردووە دواتر ئەگەر مناڵان بینەری ئەم بڕگێ بنەوە بۆی کە بڵێن ئەوە ئەمڕۆژ مامۆستا ئەمین بێبەشی نەکردین لە هۆندراوە جوانەکانی لە چیرۆکە جوانەکانی وەڵام من یەک شتێک پێش تا مامۆستا ئامادەیە ڕوونکردنەوەک لەسەر پرسیارەکەی تۆژێ مامۆستا لە ئەلفوبێی مامۆستا من باڵدارە هۆنراوەی تایە بە چیرۆک وانە بۆ نمونە بزن چوە سەر سەربانی ماڵی گورگ گورگ وتی ئەوە کێیە تەپە تەپە کاپڕ کاس و کەوچکم لە خۆڵەکە ئەڵێم ئەوە منۆکێ دوو چاوم هەیە بز بزۆکێ کێ خواردوویە کاری لی من بێتە شەڕە جەنگی منوانی ئەگەر باش و بیرم ئەمە چیرۆکە وایە بەڵام بە هۆنراوە زۆر جار تۆ خۆڵا بیرەکەی تۆ کە ئاوا پێش ئەوەی باڵدارە پێش ئەوەی بەڵام بەرکە باڵدار ڕەحمەتی خوای لێبێ ئێمە ئەبێ شانازی بۆ ئەەکەین کە مامۆسایەکمان بووە توانیوێتی 8,350,000 کەس لە مۆدەگەی نێشتنی لە خوێنەواری ڕزگار بکات ڕاست مناڵەکانمان بە چیرۆکی شعر ئامێز بە پەخشان بێ هۆ کاگەی شمشاڵ ژەنگیان گۆرانی هەیگوڵ لێ نادەی بۆمان وا بە بێڵ زەوی هەڵدەکەنین نەمامی دارگۆڵ دەڕوێنین تۆسی ئەم پەروەردەیە بزانین کاگەی شمشاڵ ژەڵ چۆن شمشاڵمان بۆ لیادار ئێمە چی ئەەکەین دار ئەڕوێنین سروش جوانەکەین خۆمان لە قەیرانی ڕوودبوونەوەی ئەم شاخ و کێوانە ئەەکەین کە سەرمانە بەسەر خاکە ئەگەر نازیش بکەن حەقدانە کوردینە تەماشای سێبەری ئەم شاخ و کێوانەی وا لە سەرتانە ئەمانە کاتێ باڵدار ئەمانەی وتووە کاتێ باڵدار ئەمانەی وتووە کەڵە شێرەکەم پەرڕەنگینەکەم ئادەی بەقایم بقووخێنە بۆم قازەکان وەرن بقیڕێنن ئەم کەڵە شێرە ناقووقێنێ قووق هاها قایم نەبوو هەردوو باڵدارەکە وادێ ئەکا کە کەڵەشێر ئەقووقێنێ قاز ئەقیڕێنێ ئەم دوانە کە پەلەوەرێکن لە ماڵا خۆشەویستن منافسەیەکیان بۆ دروست دەکا ئەوانش بتوان خزمەتێک بە مناڵ بکەن بەڵام بەداخەوە ئمڕۆ وای لێ هاتووە کە حتا چیرۆگەکانیش کە ئەنووسرێ بێجگە لەوانەی کە من بە مامۆستای خۆمەیان ئەزانم هەر شیرۆکەکانش لە ئاسی پەروەردەکردنی باش ئێستا شتێک هەیە دۆکو دوایین شتێک پێش شەشمانێکی بە مناڵە خۆشەویستەکانی ژویان لێ بێت هەموو چیرۆکە بەخشان بێ وەنراوەی لەگەڵا بێت چیرۆکێک بێ شتێک بێ بەدەنگی تۆ بە جۆمان لێ بێ مامۆستا بۆی تۆن و شێوازی گێڕانەوەکەی و هەموویمان گوێ لێ بێ باشە ئێمە مناڵەکانی گوێ لە تۆوەگری ئێمە هەمومان باخەوانین باشە ئێوە باوەخەوانی دنیای ڕاگەیاندنن ئێمە باخەوانی دنیای مناڵین ئەوی کە باخەوانی دنیای گوڵ و جایە لەبەر ئەوە هەر یەکە تایبەتمەندێکی خۆی هەیە بزانین باخەوان چی ئەڵێ باخەوان سەیری ئەم باخشە جوانە
پڕ لە گوڵ و ڕێحانە گوڵەباقی پڕ ئاوەنگ هێشووی چڕی لارەسەنگ لاولاوی هەڵشووی قەشەنگ ئاڵواڵای هەمەڕەنگ مینا و مێخەک و نازناز وەنەوشەی بەعیشۆ و ناز دەستیان لە من یەک ناوە باخچە پڕ لە گوڵاوە مامەشێخیش بە بێڵێ ورد ورد زەوی دەکێڵێ باخشەی هەموو ئاوداوە ڕوخساری گوڵ پاراوە ئەم شێخەی باخشەی سەرا ڕۆحی کردوین بەبەرە سوپاسی تەواو نابێ گەر مرۆڤ بە وەفا بێ بزانە لە ڕێگای ئەم شیعرەوە گوڵەکان ئەناسێنێ ڕاستە وێنای تایە ناو بزانێ ئەبێ ئێمە ئاوی بین ئەبێ ئەم ئەرزە بکێڵین بۆ ئەوەی ئەم گوڵانە سەوز ببن ئەمەیە دەستەکانە خۆش بە مامۆستا زۆر زۆر سپاس سپاس بۆ ئامادەبوون ئەماندوومان کردی سوپاسی ئێوە ئەەکەم هیوادارم توانێت بێتم ئەم ساتە وەختە خزمەتێک بە ئێوەی ئازیز و بە بینەرانی خۆشەویست بکەم زۆر زۆر سپاس و بارەوە خۆش بەخێراتی